لە کاتێکدا 127مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی دەکرێتەوە کە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختی ئازادی ڕۆژنامەوانی و قەتیسکردنی مافی بەدەستهێنانی زانیاری تێپەڕ دەبێت. ژمارێکی زۆر میدیای سێبەری دابەستە و وابەستە پارەی زۆریان بۆ هەڵڕژاوە و سەرچاوەی داهاتیان ناڕوونە. بەشێکیان بوونەتە هۆی تێکدانی شیرازەی خێزان و لە ناوبردننی بەها باڵاکان. کۆمەڵێک زۆر پێیچەیە بێ ناونیشانن دیارنەیە کێدەی با بەڕێوە ئەوە دیارە بەچە ئامانجە دروستکراوە وم پێم وایە بەهۆی ئەوەی حیزبەکان گەورەترن لە حکومەت دوای لاتوە زۆری میدیاکان بەسەر حیزبەکاندا دابەشکراون بەتایبەتی حیزبە داڵا دەستەکان دوو حیزبەکە ئەمەشیان بارودۆخێکی نەخوازراوە حکومەت دەبێ گەورەتر بێ لە حیزب لە هەمان کاتە کۆمەڵێک گرفتی دیکە دارایی میدیا نازانێت هەندێک میدیا و کەناڵی گەورە هەیە نازانێت داراییەکەی لەکوێ دێنرێت کە کاریگەری هەیە لەسەر میدیا بچکۆل و مامناوەندەکانی کە لە هەموو ئەوانەشە بۆ هەندێک شتی دیکە هەیە بێ بۆ میدیا بیکەین واتە ئەوە نییە بڵین تەنها هەڵەکان لە میدیایە هەندێک جا هەڵەکان لە لایەنی بەرامبەری میدیایە بۆ نمونە یاسای دەستکەوتنی زانیاری تۆ دەبێت یاسایەکە بێ دەستکەوتنی زانیاری مافی زانین مافێکە بۆ هاوڵاتی بەڵام لە لای ئێمە یاسایەکمان هەیە بەڵام تەنها حبرێکە لە سەوەرەقا جێبەجێ نەکراوە. میدیای سێبەر لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە هەر یەکەو بە ئاراستەی سیاسەتێکی شاراوە کار دەکەن و بەکاردەهێنرێت بۆ مەرامی شەخسی و حیزبی لە کاتێکدا ڕۆژ بە ڕۆژ تەشەنە دەسێن و هیچ بربەست و یاسا و ڕێگریەکیش لە بەردەمیاندا نییە. بەدڵنیایەوە میدیا لە ئێستادا لە بابەتی بودجەیەکی گەورەی بۆ تەرخان دەکرێت بەدڵنیایەوە و خەڵکانێکی دیکەی زۆر کەوتونە ناو بابەتی میدیایی هەم لە بابەتی ئەکادیم هەم خێری ئەکادمی حتمما کاریگەری باش و کاریگەری خراپەیە بەڵام بۆ کۆمەلگای کوردی دەبینین کە میدیایەکی زۆر ئێستا بەردەستە لە سەرەکی بابەتەکە ڕاستە ڕووماڵێکی زۆر بۆ کۆمەلگای کوردی دەگوازنەوە بەڵام دەخوازم لە بابەتی یاساییەوە شتەکان بە یاسایی بکرێ بۆ ئەوەی لە ڕوانگەی دەرونی و کۆمەڵایەتی و هەروەها ئابووریش حسابی ئەم بابەتە بکرێ بۆ ئەوەی کە زیان بە کۆمەلگای کوردی نەگەێنرێت. زۆربوونی میدیای سێبەر لە هەرێمی کوردستان و تەرخانکردنی پارێکی زۆر بۆیان و نەبوونی چاودێری لەسەریان بەتایبەت لەلایەن دەستەی دەستپاکی و وەزارەتی ڕۆشنبیریەوە بە گرفت دەزاندرێت. پسپۆڕان و شارەزانی میدیا دەڵێن دەبێت داهاتی ئەم میدیا و دامەزراوانە سنووردار بکرێت و سەرچاوەی داهاتیان ئاشکرا بکرێت کە زۆرێکیان ملیۆنان دۆلاریان بۆ خەرج دەکرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.